بەڕێزان سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش لە ڤیدیۆی ئەمڕۆمانە باسی چۆنیەتی گەڕانەوەی BRP کار دەکەین واتە Biometric Resident Permit ئەگەر هاتوو لە بریتانیا ونت کرد سەرەتا پێناسەیەکی کورد لە یەک دقا Biometric Resident Permit واتە کوردکراوەکەی BRP کارت چییە؟ BRP کارت بە کوردیەکەی ئەو ئایدیەیە ئەو ناسنامەیە کە درێ بە کەسێک لە بریتانیا دوای ئەوەی جوابی ئینسانیە سیاسیە بە هەر شێوازێک لە شێوازەکان هاتبێتە ناو بریتانیا حکوومەتی بریتانیا ئایدی کاردێکی پێدا لە ڕێگەی ئایدی کارتەوە ئەتوانێت سەفەر بکە ئەتوانێت کۆمەڵێکی زۆر لە کاروبارەکانی ژیانی خۆی پێجێبەجێ بکە ئەگەر هاتوو تۆ لە بریتانیا ئەم ئایدی کارتت ون کرد هەنگاوە یاسایەکان چییە کە تۆ ئیگریتە بەر تکایە هەمیشە وەکو پێتان لە تەواوی ڤیدیۆکانە سەردانی ماڵپەڕی سەرەکی حکوومەتی بریتانیا gov.uk بکەن بۆ وەرگرتنی زانیاری زیاتر بەڕێزان یەکەم شت ئەبێ ریپۆرتی پۆلیس بدەیت کە تۆ ئایدی کارتەکەت ون کردووە دووەم شت و ڕێفەرەنس نەمبەریان لێوەرگری دووەم شت ئەبێ لە ڕۆژنامەیەکی ناوخۆ لە شارەکەی خۆت کە بەریتانی بێ ڕێکلامێک بکەی و بڕەپارێکیان پێ بدەی بڵێ من ئایدی کارتەکەم ون کردووە ڕۆژنامەکە ئەکری هەڵی ئەگری و ڕاپۆرتەکەی پۆلیس یا ڕێفەرەنس نەمبەرەکەی هەڵەگری ئەمە دوو هەنگاوت کردووە هەنگاوی سێم ئەمەیە کە ئێستا لەسەر شاشەکەیە ئەم فۆرمە پڕەکەینەوە لەگەڵمان نابن طبعا بەرزان بۆ ئەوەی ئەم وێبسایتتان دەستکەوێ هەر لە گۆگل بنووسن Lost BRP Card in UK یەکسەر ئەم سایتە ئەدا ئەمە سایتەکەی ئەمە ئێستا لە سەری هەنگاوی یەکەم باسەکە کە BRP کارت چی وەکو باسمان کرد پێناسەی BRP کارت چییە بەم شێوازانە هەنگاوی دووهەم ریپۆرتی ئەدەی وەکو باسمان کرد لە ڕێگەی و ئیمێلەوە توانێت ریپۆرتی بدەیت لە ڕێگەی ئیمێلەوە لە ڕێگەی پۆستەوە بە هەر شێوازێک لە شێوازەکان هەنگاوی سێهەم چۆن داوای ئەەکەیتەوە Replacement of BRP کارت لێرە ئەپلایەکیان داناوە کۆی بینی پەنجانی لەسەر ئەپلای زۆر باشە لێرە دووبار پەنجانی لەسەر ئەپلای ئەپلیکیشنێکی نوێ ئەەکەیتەوە ئەڵێ ئایا ئەم کەسێک کە ئەم فۆرمە داوا ئەکا ئاوستاندین ئۆپلیکیشن فۆرمی هەیە لە هۆمۆپیسانی داوای ویزە شتێکی کردووە ئەگەر داوای کردووە لێ بەڵێ ئەگەر داوای نەکردووە ئەڵێ نەخێر ئەڵێ ئایا تۆ لە ناوەوەی بەریتانیای بۆ ناو بەریتانیایە بەڵێ ئەگەر لە دەرەوەی بەریتانیا بی ئەم فۆرمە شمولت ناکە کلیکی ئەو لینکە ئەەکەی کە لەوێ دانرا و ئەدبا بۆ سایتێکی تر بەڵێ لە ناو بەریتانیا ونی کردووە لێرە ئیمێل ئەدرسێکە نووسی باشە لێرە پاسوەردێکی بۆ دانیت باشە پاسوەردێکی بۆ دانێ ئەبێ هەمیشە تۆ ئەم پاسوەردەت لەبیر بێت باشە ئەبێ هەمیشە تۆ ئەم پاسوەردەت لەبیر بێت چونکە هەندێک جار تۆ پێویستەکە داغڵی ناو سیستەمەکەی خۆت ببیتەوە ئەڵێ ئیمێلەکەت بە غەڵەت نووسیوە ئیمێلی ڕاستی و دروستی خۆت ئەنووسی دەبانم فۆرمە من پڕیەکەمەوە تەنها بۆ تاقیکردنەوەی بەڕێزان بۆ ئێوە ڕوونکردنەوەمان هەبێ زۆر باش سیڤ و کۆنتینیۆ لێ دێ ئەڵێ ئایا تۆ کێی ئەم فۆرمە پڕەکەیتەوە ئەگەر تۆ خۆتی ئەڵێ خۆمم ئەگەر ئیمیگریشن ئەدڤایزەرەوە تا کەسێکە لە بواری پەنابەریە ئیشەکات ئەبێ ناوی خۆی بنووسی ئەگەر کەسێکی تریشە دیسان ناوی خۆی بنووسی زۆر باش ئایا تۆ ئیمیگریشن ئەدڤایزەری نەخێر ئایا تۆ ئەم هەنگاوە زۆر زۆر گرنگە لێرە ئەڵێ ئایا تۆ BRP کاردت ون کردووە یا ARC کارت تازە ئەەکەیتەوە ARC کارت ئەو پەناخوازە بەڕێزانەیە کە لە بەریتانیان و جارێ ئیقامەیان وەرنەگرتووە کاردێکیان پێ ئەدەن پێ ئەوترێ BRC کارت Biometric Resident Card بەڵام ئەمەی کە ئێمە ئەمڕۆ باسیەکەین بۆ هەردووکیانێت تۆ ئەگەر هەنگاوی یەکەم هەڵبژێری بۆ ئەوانەیە کە ئیقامەیان هەیە هەنگاوی دووەم هەڵبژێری بۆ ئەوانەیە کە ئیقامەیان نییە ئێستا بۆ ئێمە باسی ئەوەکەین کە ئەوانەیە کە ئیقامەیان هەیە BRP کارت زۆر باشە لەو معلوماتەکانتە لێرە ناوەکەی نووسین بۆ نمونە ئەم ناوانە بە تێز ئەنووسین سیڤ و کۆنتینیۆ لێ دەین ئەڵێ ئایا ناوی ترت هەیە نەخێر ناوی ترم نییە ئایا ئەمە ئیمێڵی خۆتە بەڵێ لێرە ئەڵێ ژمارە تەلەفۆنی خۆت ژمارە تەلەفۆنەکە ئەنووسی لە ناوە لە درەوەی بەریتانیا پەیوەندیم پێوە بکەن بەڵێ لێرە ئەڵێ پۆستکۆدەکە ئەنووسی باشە پۆستکۆدی خۆت دەنووسی لێرە سێرجەکەی لێرە بۆ نمونە پۆستکۆدە ئەنووسین LS91AN بۆ نمونە یا نووسی S47LG بۆ نمونەیەکێک لەم ئەدرسانە هەڵبژێریت ئەمانە هەمووی تاقیکردنەوەی ئەڵێ ئایا ئەم ئەدرسە هی خۆتە بەڵێ when did you start living at this address کەی دەست پێ کردووە کە
لەم ئەدرسا ئەژی بۆ نمونە مانگی 2019 سەیڤ و کۆنتینیۆ لێ ئەدەی تۆ پیاوی یا ئافرەتی سنگڵی یا مارەدی ژنت هێناوە ژنت نەهێناوە خەڵکی چی وڵاتێکی بۆ نمونە خەڵکی عێراقیت باشە مەوالیدەکەت چەنە بۆ نمونە یەکی 2990 خەڵکی چی وڵاتێکی country of birth لە چ وڵاتێک لەدایک بوویت بۆ نمونە لە ئەربیل لەدایک بوویت زۆر باشە پاسپۆرتت هەیە ئەگەر پاسپۆرتت هەیە لێرە زانیاری پاسپۆرتەکەت ئەنووسی ئەگەر نیتە سەیڤ و کۆنتینیۆ لێ دەی بۆ هەنگاوی دووەم لێدا کۆمەڵێشتی داوە ئەڵێ you have lost it ئایا ونت کردووە یا ئیکسپایر بووە یا تازەی ئەەکەیتەوە و یاوەکوت کارتی ئیش وەرگرتەوە گۆڕانکاری لە کارتەکە تاکە یەکەم ئێمە ونمان کردووە سەیڤ و کۆنتینیۆ لێ دەی ئایا ناشناڵ نەمبەرت هەیە واتە ژمارەی نیشتیمانی بەریتانی هەیە گەر هەتە لەوێ ئەینوسی لەم بابەتا زۆر گرنگە هەمووی بە جوانی بخوێنەوە لە ئایا تۆ کریمینەڵ و تاوان و شەڕ و جەنگ و بەشداری گروپی تیرۆریستی ئەوانت هەمووی کردووە نەت کردووە لێ ئەدەی کردوتە ئەبێ بڵێ وە ڕوونکردنەوە بدەی چونکە دواتر هەمووی دیارە و ڕوونە لای وەزارەتی ناوخۆی بەریتانی ئایا تۆ ئیندەفنت لێفتوڕیمەنیت هەیە ئەگەر هەیە دەینوسی و تاریخەکەی ئەنووسی ئەگەن نییە لێرە نۆ لێ ئەدەی وا سەیڤ و کۆنتینیۆ لێ ئەدەی لێرە ئەڵەیە تۆ چ جۆرێکی ڤیزات هەیە مەسەرەن تۆ لە بەریتانیا کە ئەو BRP کاردت پێدراوە چ جۆرێکی ڤیزات هەیە مەسەرەن بۆ نمونە ڤیزەی سەردانت هەیە بۆ منە ڤیزەی خوێندنت هەیە ڤیزەی ئیشت هەیە ڤیزەی فامیلیت هەیە و ڤیزەی ترت هەیە بۆ منە تۆ بە ڤیزەی سەردان هاتوویتە بەریتانیا ڤیزەی ئیقامە هەر جۆرێک بێ لێرە ئاڵێت تۆ ڕیفیوجی هیومەن ڕایت پرۆتێکشن وەرگیراوی قبول کراوی ئایا جوابی ئینسانیت هەیە بەڵێ جوابی ئینسانیت هەیە کەی وەرگیراوی بۆ نمونە 2007 وەرگیراوی مانگی چەند بۆ نمونە مانگی 3 ببوورە چەند ساڵە هەتە بۆ ماوەی چەند ساڵە بۆ ماوەی 4 ساڵ و 3 مانگە ئایا تۆ ئەپسنت هەبووە لە یوکەیا واتە ساڵێک زیاتر لە ساڵێکە 3 مانگ زیاتر لە دەرەوەی بەریتانیا بووی ئایا تراڤڵ دۆکۆمنتت هەیە ئەگەر تراڤڵ دۆکۆمنتت هەیە دەینوسی ئەگەر تراڤڵ دۆکۆمنتت نییە ناینوسی هۆم ئۆفیس ڕێفرەنس نەمبەرت هەیە ئەگەر هەتا ئەینوسی ئەمە زۆر زەرورە چونکە یەکسەر بەوا دۆزنەوە کە ئایا تۆ کەیت و کاروبارەکان بۆ ئاسانکە ئەڵێ your biometric resident permit ئایا ئەسەر لای تۆیە ونت کردووە ستۆڵ بووە ژمارەکەی چی ئەگەر ژمارەکەی لایە ژمارەکەی لێرە بە دەقیقی ئەنووسیت کەی بزەبت ونت کردووە بۆ منە 2022 ونت کردووە لێرە باسی ئەەکەی طبعاً لەکوێ ونت کردووە و چۆن ونت کردووە و چۆنی بووەوە لێرەش دیسان باسی ئەەکەیت reporting to the home office راپۆرتت داوە بە هۆم ئۆفیس لێرە تاریخی راپۆرتەکە نووسی چ ڕۆژێک راپۆرتت داوە بە پۆلیس و هۆم ئۆفیس ئەگەر نەتداوە ئەڵێ نەخێر زۆر باشە ئایا ریپۆرتت داوە بە پۆلیس ئەگەر بڵێ نەخێر ئەڵێ you must report it to police to update ئەگەر ریپۆرتت داوە لێرە تاریخەکەی ئەنووسی و معلوماتەکانی ئەنووسی و معلوماتانەی کە پێی داوی ئەمە کورتەی فۆرمەکەی ئێستا بەڕێزان کە لە بەردەستانایە لێرە ئەم دەکلەرەیشنە پڕەکەیتەوە باشە کۆنسێر ئەدەی بە هۆم ئۆفیس شایەتی ئەدەی بە هۆم ئۆفیس یا مۆڵەتیان پێ ئەدەی کە بتوان کار لەسەر کەیسەکەت بکەن ئەمانە هەمووی ئۆکەی لێ ئەدەی ئەمان چیانەوێ پروڤی ئەدرەسیانەوێ ئەو دوو وەرەقەی کۆنسێریانە ئەوێ کە باسمان کرد و لێرە لە خوارەوە سەیڤ و کۆنتینیۆ لێ ئەدەی لە خوارەوە چی بۆ کۆنتینیۆ لێرە ئیمێڵێکیان بۆ نردویت ئەمانە ئێمە ئیمێڵە لە خۆمانەوە نووسیمانە ئیمێڵێکیان بۆ نردویت ئەچیتە سەر ئیمەیڵەکەت لەوێ کۆنفێرمی ئەەکەی و لە کۆتایە ئەچیتە بۆ بەشی پارەدان بڕی پارەی دیاریکرا بۆ وەزارەتی ناوخۆی بەریتانی ئەدەیت و چاوپێکەوتنیەکەت بۆ ئەکەن ئەچی لە چاوپێکەوتنەکە بایۆمەتریک ئەەکەیت و لەو کاتا لە ماوەی هەفتەیەک تا 2 هەفتە BRP کاردەکە یا ARC کاردەکەت بۆ دێتەوە لەگە ڕێز و خۆشەویستی جەبارشێخانیت کایە بۆ سوودی گشتی ئەم ڤیددیوە لە تۆڕە کۆمەڵایەتەکانی خۆتان بڵاوکەنەوە با خێری ئێوە و خێری منیش بنووسێت بە هیوای سوود کاتێک شات